بەڵێ ئێمە وەکو هیلالی ئەحمەری عێراقی لە یەکەمین ڕۆژەوە بەردەوام بووین لەم کارە ساتەیە. یەکەمین ڕۆژ تیمەکانمان لە حتا ڕۆشن بۆ تەواوی سلێمانی جانتای فریاگوزاری و شتانەیان برد بە هەمان شێو ڕاستەخۆ دوای تیمەکانمان ڕچوون بەرەو دەربەندی خان بەرەو دەربەندی خان و بەرەو بەمۆ تیمەکانمان ئێستا حالیان هەر لە دەربەندی خانیشین لە بەمۆ و لە مەیدانیش لە کەلاریش بە هەمان شێو حالیان ئێستا لە هەڵەبجە لە پارێزگای هەڵەبجە تیمەکانمان بەردەوامن ئەم شتانەوان کە هێناوە لەگەڵ کەسەکان کە بڵێن شەریکانمانێکی لەو شەرکان هینە هیلالی ئەحمەری تورکیا بەردەوامین کە دابشکردنی ئەم مادانەوە کە لەپەلە لەسەر ئەم خەڵکی کە ئەو خەڵکێکە بوون منە تووشی ژیان بوونە لەم بوومەلەرزەیە بە هەمان شێو ئەو دەیانەی کە نزیکن لە پارێزگای هەڵەبجە کە لەسەر پارێزگای هەڵەبجەن ئەمان تیممان ئەڕوا بۆ ئەو شوێنانە سێری ئەو شوێنانە ئاکە